یاریەکانی هەفتەی چوارەمی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵی یەکەم هەولێر لەسەر یاریگای دووەمی فرانسۆ هەریری میوانداری شێروانەی کرد. هاوشێوەی یاریەکانی دیکەی هەولێر زوو تۆڕی گۆڵەکەی هەژێندرا دوای تێپەڕبوونی تەنها 35 چرکە بەسەر دەستپێکی یاریەکە لە هەڵەیەکی گۆڵپارێزی یانی هەولێر ڕێباز ڕەحیم گۆڵی یەکەمی شێروانەی تۆمار کرد. لە خولەکی هەژ لە هەڵەیەکی گۆڵپارێزی شێروانە هەولێر لە ڕێگای عومەر جەنجێوە ئەنجامەکەی یەکسان کردەوە. یاریەکی کراوە بوو، یارزانانی هەردوویانە دەرفەتی باشی گۆڵ تۆمارکردنیان بۆ دەڕەخسا. لە خولەکی 23 محەممەد تەها گۆڵی دووەمیشی بۆ شێروانە زیاد کرد. پێنج خولەک دواتر عەبدولمونعیم ئەحمەد ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە با تۆمارکردنی گۆڵی دووەم. نیوە یەکەم بە یەکسانی بە ئەنجامی 2 گۆڵ بۆ هەر لایەک بە کۆتا هات. لە نیوەی دووەم یاریەکە هەمان سیناریۆی نیوەی یەکەم دووبارە بوویەوە، هەردوویانە بە هێرشبردنەوە یاریان دەکرد و دەرفەتی ڕاستەقینە و باشیان بۆ ڕێک دەکەوت. لە خولەکی 69 محەممەد حەمید گۆڵی سێم و پێشکەوتنی بۆ شێروانە تۆمار کرد. دوای تێپەڕبوونی تەنها 4 خولەک هۆگر حوسێن بەلێدانی سەر جارێکی دیکە ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە با تۆمارکردنی گۆڵی سێم. دەرفەتەکانی گۆڵ بە بەردەوامی بۆ هێرشبەران دەڕەخسان تاوەکو گۆڵی چوارەم و سەرکەوتنی پێتۆمار بکەن. لە خولەکی 85 شێروانە پێیگەیشت کاتێک لە ڕێگای عوسمان کەریمەوە توانی گۆڵی چوارەم تۆمار بکات. شێروانە دەرفەتی گۆڵی پێنجەمیشی هەبوو بەڵام ستون ڕێگری لێ کرد. یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر 3 گۆڵ بە سوودی شێروانە بە کۆتا هات. بەم ئەنجامە شێروانە دوای شکستی هەفتەی ڕابردووی لە نێو یاریگای خۆی توانی بگەڕێتەوە ڕێچکەی سەرکەوتن و بە 6 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندی کۆمەڵەکەی خۆی دەبینێتەوە. هەولێریش بە تاکە خاڵێک لە خانەی پێشکۆتایی دێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.